هەڵبەت دوێنێ ڕۆژی جیهانی خۆراک بوو بەڵام من لەگەڵ میوانەکەمە گفتوگویەکی کورتمان کرد هەموو ڕۆژێک پێویستە لەسەر خۆراکی جیهانی یان ڕۆژی جیهانی خۆراک بۆسین بۆ پێی بابەتێکی گرینگە کە پەیوەستە بە ژیانی سەرجەم هاوڵاتیان لەسەر گۆی زەوی. باس-پاسەوە لە ستۆدیۆ دکتۆر کامەران ئەمین قەرەداغیمان لەگەڵای مامۆستای زانکۆ. دکتۆر کامەران سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمانای. سپاسیواکەم بەیانتان باش. زۆر سپاس. بەگا باشە پێمە گفتوگویەکی کورتمان کرد هەڵبەت تۆش بۆ چوونە دوایە ڕۆژێک کەمە پێویستە هەموو ڕۆژێک یادی ڕۆژی جیهانی خۆراک بێت و یاخود قسەی لەسەر جۆشان لە قسەی نتوە. بەڵێ بە دڵنیاییەوە لەبەرەوەی ڕێکخراوی مافی مرۆڤ خۆراکی داناوە بە یەکێک لە بنەماکانی مافی مرۆڤ دوای چی دوای بوونی ماڵ هەروەها دابینکردنی خوێندن و دوای ئەوە خۆراک. بەڵێ دکتۆر لە ڕۆژی جیهانی خۆراک ئەمساڵ چ دروشمێک فۆکەسی کراوەتە سەر؟ وەڵێ خۆی وەکو بەڕێزیش ئاماژت پێ هەموو ساڵێک لە 16 ئۆکتۆبەرە وڵاتەیەک گرتوەکان یونایتد نیشنەکان ئەمانە تقریبا نزیکەی 190 وڵاتن یادی ئەم بۆنەیە ئەکەنەوە یا ئەم ڕۆژە بێگومان یادکردنەوەشی مەبەستەکە لە چیایە بریتە لە وشیارکردنەوەی تاک لەگەڵ کۆمەڵ لەسەر بوونی کێشە لە خۆراکە لە ڕووی جۆر و بڕەکەیەوە کە ئەمە تاوان کە ئەڵین جۆرەکەی کۆمەڵێک کێشەی تەندروستی هەیە کە بەهۆی جۆرەکەیەوە توشمانە بێ و لە ڕووی بڕیشەوە ئەبێتە هۆی دروستبوونی هەژاری کە ئەمە ئێستا حالیان یەکێکە لەو بابەتانەی کە فۆکەسی خراوەتە سەر بۆی کە ئەبێتە هۆی ئەوەی کە مەترسێکی گەورە دروستکە لەسەر فود سکیوریتی کە پێوتێ ئاسایشی خۆراک. ئێمە تامان چۆن ئەڵێن ئاسایشی نیشتیمانی هەیە باسی ئاسایشی نیشتیمانی ئەەکەین ئەڵێن ئاوایە و ئاوایە ئاسایشی خۆراکیشمانێ بەڕاستەکەی کە ئێستا حالیان من نامەوێت کۆمەلگا و هاوڵاتیان بترسێن بەڵام مەترسێکی زۆر لەسەر ئاسایشی خۆراکە بەپێی چی بەپێی ئەو توێژینەوە ئەو راپۆرتانی کە ئەم وڵاتانە ئەم 190 وڵاتە پێشکەشی ڕێکخراوی فاوی ئەەکەن و نەتیجەکەی دەرەچێت لە ڕێگەی داتاوە. بەڵێ دکتۆر باسی ئاسایشی خۆراکت کرد پرسیارەکەمەوەی تا چەند ئێمە گرنگیمان بە ئاسایشی خۆراک داوە بە تایبەت ڕێکخراو لایەنە پەیوەندیدارەکان کە هەڵبەت ئەمە سێکتەرێکی گرنگی ژیان و پێویستە بە هەموو وڵاتیانەوە. بەڵێ ئێمە کە باسی ئاسایشی خۆراکەین چەند فاکتەرێکە کە کاریگەریان لەسەر ئاسایشی خۆراکەیە. یەکێک لەو فاکتەرانە بریتیە لە طبعاً پێشەوەی بینە سەر فاکتەرەکان کە ئەڵێن ئاسایشی خۆراک مەترسی لەسەرە مەبەستمان لەوەیە خۆراک لە ڕووی بڕ و جۆرەوە بەرەو نەمانە ڕات. ئەو فاکتەرانش کە کاریگەریان لەسەر ئاسایشی خۆراک یەک لەوانە بریتیە لەوەی کە گۆڕانکاری لە کەشوهەوا. بۆ نمونە ئێمە ئەگەر باسی گۆڕانکاری لە کەشوهەوا بکەین لێرە و لێ ئەیبیستین کە جیهان چەند ناوچەیەکی بەرەو وشک بوونە ڕوا بە بیابان بوونە ڕات کەواتە ئەمە ئەبێتەوەی چی ئەبێتە هۆی ئەوەی کە خۆراک بەرەو کەمی بڕات. ئەمە یەکەم فاکتەرێکی تر بریتە لە ناسەقامگیری لە ڕووی سیاسیەوە نمونەشمان زۆرە بۆ نمونە هەنێک ئەوەی کە ئێستا حالیان نمونەیەکی زوندووە لە غەزە یان لە هەنێک وڵاتی ترا بەهۆی کێشەی سیاسی و ناسەقامگیری سیاسیەوە سیرەکەی برسێتی بڵاو بۆتەوە. هۆکارێکی تر بریتیە لەوەی کە ناسەقامگیری ئابووری بۆ ئەمە کۆمەڵێک وڵاتمان هەیە لە ڕووی دراوەکانیانەوە ئەو توانایە نەماوە کە خۆراکێکی لە ڕووی بڕ و جۆرێکی تەواوەتی و تەندروستەوە دابینکەن بۆ کۆمەڵگە و تاک. بەڵێ دکتۆر وەک ئاشکرا هاوڵاتیان خواردنێکی زۆر بە فیڕۆیان چی بکەین بۆی هاوڵاتیان خۆشیار بکرێنەوە کە خواردن بە فیڕۆ نەکرێت؟ بەڵێ بێگومان ئەو خاڵی تۆ هەر لە ئەو ڕێکخراوانە ئاماژیان پیاوە کە کەمکردنەوەی بە فیڕۆدانی خۆراک ئەمەش لە ڕووی چیەوە ینی بۆ نمونە ئەو خۆراکانە ئەمە بەرپرسیارەتی تاکە کەس نییە بەرپرسیارەتی کۆمەلگا هەموویەتی هەر لە تاکێک لە ناو ماڵەکەی خۆیان بۆ ناو چێشتخانەکان بۆ ناو شوێنە گەشتیاریەکان
بۆ نمونە لە ماڵەوە تۆ ئەتوانیت ئەو خۆراکانی کە بەکاری هێنیت لە چەند جۆرێکا دیاری بکەیت نەک ئەوەندە بەکاربێنی کە بێتە هۆی ئەوەی کە پاشماوەیەکی زۆری دەبمێنێتەوە بە هەمان شێوە لە چێشتخانەکانی شاگەر دیقەتی بینی ئەمە ستا حالیان کە تۆچی بۆ چێشتخانەکان کە خواردندا ئەندرێسێرەکەی ڕێژێکی زۆر لەم خۆراکانە فڕێ ئەدرێت ئەبێ بە پاشماوە لەبەرەوە بەڵێ ئەمە یەکێکە لە چارەسەرەکان کە ئەبێ بریتێت لە کەمکردنەوەی بەفیڕۆدانی خۆراک. بەڵێ کەواتە دکتۆر ئێمە توانین بڵین دەستبەرداری کللتوری چاوبرسێتی بین بەتەکیید بەڵێ ینی ئێمە بێت جۆری خۆراکان کەم بکەینەوە یعنی هەرمە بەست لە جۆری خۆراکان ئەوەیە تۆ لەسەر خوانەکەت لەسەر سفرەکەت ئەو خۆراکانە بەکاربیێنی کە تۆ پێویستە پێێتی نەک زیاد لەوەی کە پێویستە. بەڵێ دکتۆر ئێمە چۆن گرنگی بە بەرهەمە خۆمە خۆراکیەکان بین بەرهەمی ناوخۆ بەتایبەت لە هەرێمی کوردستان. بەڵێ یەکەم بەرپرسیارەتی لەو بابەتاکوێتە سەر دەسەڵات یان حکوومەت کە پلانێکی هەبێ بۆ کێ بۆ خاوەن کێڵگەکان ئێتر خاوەن کێڵگەی پەلەوەریە ئاژەڵیە یان ڕۆکیە ئەمە یەکەم. دووهەم پلان هەبێت بۆ ئەوەی کە تۆ سەپۆرت یان پشتگیری جوتیار بکەیت بۆ ئەوی بەرهەمێکی باشی هەبێت و بەرهەمێکی زۆری هەبێت. ئەمە یەکێکە لەو خاڵە گرنگانەی کە ئەبێت دەسەڵات پەیڕێوی بکە بەو شێوەیە. بڵێ دکتۆر کەواتە من پرسیارێک کەشم بۆ دروست بۆ ئێمە چۆن گرنگی بە خواردنی تەندروست بین کە هەڵبەت ئەمەش لایەنێکی گرنگی ئەم بابەتەیە. بەڵێ خۆی کە باسی لایەنی خۆراکێکی تەندروست یا خواردنێکی تەندروست دەکەین ئێمە ئەبێت ئەو خۆراکانی کە لەبەر دەستمانایە 5 پێکهاتی تیابێ کە بریتێ لە چەوری کاربۆهیدرات پرۆتین لەگەڵ کانزال لەگەڵ ڤایتامینەکان یان ڤیتامینەکان هەرێکێک لەمانە لە خۆراکەکەمانە کەمیتیا هەبوو لە بڕەکەیە یان لە جۆرەکە ئەمە ئەبێت هۆی ئەوەی کێشەی تەندروستی بۆ دروستکە. بۆ نمونە هەندێک وڵاتمان هەیە کۆمەڵێک لەو جۆرە نەخۆشییانیان تا بەربڵاوەک و وڵاتانی ئەفریقا کە جۆرێک لە نەخۆشیمان پێوتێت کواشیرکۆر ئەمانە چین مناڵانی کە تەمەنیان لە ساڵ بۆ 3 ساڵە لەبەر ئەوەی پرۆتین لە خۆراکیانان نییە کە یەکێکە لە بنەماسەرەکان بۆ گەشەی مناسیرەکەی ئەو مناڵە کۆمەڵێک نیشانەی نەخۆشی کواشیرکۆری تا دەرەکەوێ وەکو ئاوسانی سک. جۆرێکی تر لە نەخۆشیشمان هەیە وەکو مەراسمەس ئەمانش جۆرێکە لە نەخۆشی لە هەندێک وڵاتە مناڵەکە تووشی بەدخۆراکیە بێت لەسەر چی لەسەر ئەوەی هەم پرۆتینی کەمە لە خۆراکەیە هەم کاربۆهیدراتی کەمە کەواتە ئێمە ئەو خۆراکانی کە بەکاری هێنین پێویستە ئەو 5 مادەیە ئەو 5 بابەتەی تیابێت کە لەش پێویستی پێێتی. بەڵێ دکتۆر من دو پرسیاردا ڕاستاکەم ئێمە بەرهەمهێنین یان بەکاربەرین ئایا ئەمەش پەیوەندی بە ئاسایشی خۆراکەوە هەیە؟ بە دڵنیاییەوە ئێمە وەکو کۆمەڵگەی ئێمە زیاتر بەکارهێنەرین وەک لەوەی بەرهەمهێنەر بین هەر بۆیە ینی یەکێک لە سیاسەتەکانی دەوڵەت پێویستە گرنگی بات بە سێکتەرە جیاوازەکانی ئابووری یەک لەوانە بەرهەمهێنانی دروستی خۆراکە بەڕاستێکی. بەڕێز دکتۆر کامەران ئەمین قەرەداغی مامۆستای زانکۆ سوپاس ڕاستەوخۆ لە سودۆ لەگەڵ مابووی سەرکەوتوو بن. سپاس بۆ ئێوە بۆ بینەران. سپاس.